خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان مام جەژنە پیرۆزی لە گەلی هەر چار پارچەی کوردستان پیرۆز دەکەم ئینشاڵڵا هەموو ڕۆژ ئەم جەژنانە هەبێ ببە بە مامای ئاشتی و ئارامی لە هەر چار پارچەی کوردستان پیرۆزتان بەم جەژنە. ساڵی تازەتان لێ پیرۆز بێ، ئێمە زۆر خۆشحاڵین. شارێکی میواندارە؟ ئارێ وەڵا شارێکی میواندار و زۆر باشە. پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم ئینشاڵڵا هەموو ساڵێ بە خۆشی لە هەموو کاتی خۆشتر بۆ هەموو کوردستان. ئینشاڵڵا هەموو دڵ خەڵک بگەنە ئاواتی خۆیان. جواترین پیرۆزبایی ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی و قەزاکانی دەوروبەرەکەین. وەکو ئێمە بیستمانە سلێمانی شارە حیاتەکە ناسراوە بە شارە حیاتەکە درێمەش وەکو گەنجێکی دەربەندیخان هاتوین، وەکو خێزانێکی دەربەندیخان هاتوین سەردانی سلێمانیمان کردووە و جێگای خۆشحاڵیە هەرێمی کوردستان ئەوەنە تەئمینە. ئێمە شانازیەکەین بەم شارەوە، زۆر خۆشحاڵین. هیوادارم کوردستان هەمووی ببێ بە یەک پارچە، هیوادارم هەموو گەلی کورد بەیەکەوە گونجاو بێت. ئینشەڵڵا ساڵێکی خۆش بۆ هەموو کەسەکە. ساڵی 2020 ئاواتەکانمان بێتە هیوادارم سلێمانی شارێکی پڕ ئارامی و خۆشی بێت. کوێوە هاتوین بە بۆنەی جەژنی سەری ساڵەوە هاتوین بۆ شاری سلێمانی بە هیوام ساڵێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەموو گەلی کورد. منیش لە کوێ هاتووم، سڵاو لە ئێوەی ئەزیز، ئیشەڵڵا ساڵێکی پڕخێر و خۆشی دەبێت بۆ هەموو گەلی کورد. بەتایبەتی سلێمانی زۆر خۆشە بۆنێ، هیوام وایە ساڵی 2020 ساڵێکی خۆش بێ بۆ هەموو گەلی کورد. سپاس بۆ خۆتان و بۆ کەناڵەکەتان، پێ خۆشحاڵم بە بینینی کەناڵەکەتان لێرە. ئەم شەو کە دانیشتم لەگەڵ جەماعەت و کۆمەڵی خەڵکی کوردستان ساڵێکی خۆش و شەوێکی خۆش بەڕێەکەین. ئینشەڵڵا ساڵی 2020 خۆشیێکی زۆر دێتە دڵمەوە، لەبەرەوەی دڵم خەبەری داوە. زۆر سپاس. من لە ڕۆژهەڵاتەوە هاتووم، شاری بانە. هیوادارم ساڵێکی خۆش و پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو کورد. کوێوە هاتوین لە شاری کوێوە بۆ شاری هەڵمەت و قوربانی. ئێمان لە سلێمانیمان لە قەلب خۆش بۆ هاتوین، شارێکی خۆشە. ئەم لە ڕۆژهەڵاتەوە لە شاری مەهابادەوە هاتووم بۆ سلێمانی شارێکی زۆر خۆشە. ساڵی 2020 پیرۆز بێ لە هەموو گەلی کورد. من لە کەرکووکەوە هاتووم، بەڕاستی زۆر دڵخۆشم کە ئەم ساڵی نوێ لە سلێمانی یەکەمەوە. ئیشەڵڵا ساڵی 2020 دەبێتە ساڵی هێنانەدی خەونەکان و بۆ گەشت گەلی کورد و بۆ تاکی گەلی کورد.